ئەو جۆری سەلالی پێدەرێن سەلالی بەربەری بە معنای زینە ئەوە لە بۆ زینەی بەکاردێتن ئەو کەسانێک کە مەزرعەیان هەیە مامزیان هەیە ئەو شتانە دەکڕن ئەوەش جوانە یەکەکەوەکی مامزی وەکی بزنی چیوی لە بۆ جوانی ڕای دەگرێن لە ناو مەزرعی زۆر گەورە نابن ئەوە بڕک گەورەتر دەبی بەرین دەبی ئەوە سەلالی پێدەرێن بەس ناو ئەچکەمان لەکن هەیە قەزەمە ئەو گەورە نابی ئەوانە بە پێی جوانی نرخیان دەگۆڕێت بۆ نمونە ئێستا ئەگە جوان بیت ئەو کەسەی کە دەیفرۆشی و ئەو کەسەی کە دەیکڕی سعرەکەی دیاری دەکات یعنی 4 دەوەرەقەبی جوتی 5 دەوەرەقەبی 12 دەوەرەقەبی ینی بە پێی جوانەکەی سعر دەگۆڕێ یان سەری وانە بە پێی جوانیە بەبێی ئەو کەسەی کە دەیکڕی و ئەو کەسەی کە دەیفرۆشی تایبەتمەندی ئەوە قەزەمە گەورە نابی ئەوە گەورەتر نابی با بڕچکە گەورە دەبی لەبەرەوەی ئەوە عمری تقریبا 4 مانگێک دەبی بە قەناعەت خۆم نازانم لەبەرەوەی لۆ ماتیە با تەمەنەکەی دیاری بکەم دوایە نەک کەمتر زیاتر دەربچی نامەوێت ئەوە ئەڵمانیا بەس کوێتیشی هەیە کوێتیەکەشی عینەن ئەو هاکچکەیە خەڵک بەس لە بۆ جوانی لە بۆ زینەی دەکڕێت نە مەسرەفی هەیە نە پیسە خاوێنیشە ئەنییانچی مجک و کەلەشێرەشی جێخۆی پیس ناکات بۆ بابەتی زاوزێ ئەوانە لە لای خۆشتان زاوزێ دەکەن بەرێ دەکات لۆ ئێری کێشەی نیم لەگە کەشەوە یاریمی کوردستان گونجاون بەرێ زۆر گونجاو زۆربەی زۆریشی دوی دێنی